ماوەی چەندین ساڵە دامەزراندن لە دەستگا و دامەزراوەکانی حکومەت بە ڕادەیەکی زۆر ڕاگیراوە. شەڕی داعش و قەیرانی داراییش هۆکارێکی بەهێز بوون بۆ زیادبوونی ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان. ئێستا ئەو هۆکارانە ئەو کاریگەری دروست کردووە خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان بەردە دەرچوونیان جگە لە دامەزراندن لە کەرتی گشتی بیر لەوەش بکەنەوە ببنە خاوەن پڕۆژە و کاری خۆیان. ئیسماعیل و نەرمین دوو خوێندکاری زانکۆی پۆلیتەکنیکی هەولێرن. هەردووکیان دوو پرۆژەی جیایان ئامادە کردووە و داوا لە سەرمایەداران و پیاوانی کار دەکەن کە هاوکاریان بن و دەستیان بگرن بۆ جێبەجێکردنی پرۆژەکەیان، چونکە بە جێبەجێکردنی پرۆژەکەیان جگە لەوەی خۆیان بێکار نابن لە هەمان کاتدا دەرفەتی کار بۆ ژمارەیەکی دیکە لە دەرچوان دەڕەخسێنێت. بەڕاستی ئێمە هەر کەسێک پشتگیریمان بکاتن سوپاسی دەکەین، چکەرتی تایبەت بێت چ حکوومەت بێتن سەبارەت بە ڕێژەی پارەکەی. بەڕاستی بەپێی ئەو دیراسانی کەوا کردومانە پێویستمان بە 120 میلیۆن دیناری عراقیە لە ئێستادا. ئامادەشم لە پرۆژەیە ئەوەیە کەوا قوتابیان خۆیان پەرە بەتوانەکانی خۆیان بدەن، سیقە و متمانێکی زۆریان بەخۆ هەبێ لەوێن دەرکار بکەن، خۆیان مەسرەفی خۆیان بکەن، ئەو 2 ساڵە لە پەیمانگایان ئەو 4 ساڵە لە کولیان بخۆیان مەسرەفی خۆیان بکەن. شارەزایەکی ئابووریش دەڵێت کاتی ئەوە هاتووە گەنجان ئیتر بیر لە کەرتی حکومەت نەکەنەوە، بەڵکو بیر لەوە بکەنەوە ببنە خاوەن پرۆژەی خۆیان، کە ئەمەش کاریگەری دەبێت لەسەر کەمبوونەوەی بێکاری و گەشەی ئابووری وڵات. خۆی لە ڕاستیە جێگەی دڵخۆشیە کە گەنج بگاتەوە خەناعەتی کە هەمیشە چاوی لەوە نەبێت لە کۆمپانیایەک لە کەرتێکی گشتی لای حکوومەت دامەزرانی بۆ بکرێت، بەڵکو چاوی لەوە بێ خۆی ببێ بە خاوەنی پرۆژە. بەڵام ئەبێ ئێمە دوو خاڵمان لە بەرچاو بێ، گەنجێک کە لە سەرەتایی دروستبوونیایەتی و قۆناغێکی خوێنن تەواوەکە ناکرێت خەونی زۆر گەورە ببینی، ئەکرێت لە پرۆژەیەکی سەرەتایی بچووکەوە دەست پێ بکە و ئەم پرۆژە بچووکە ئەبێ لە دوو خاڵە خۆی بینێت و خاڵی یەکەمی چارەسەرکردنی گرفتێکی نێو کۆمەڵگە بێ و خاڵی دووەمی پەرەپێدانی بزنسێکی سەرەتایی بێ کە بێتە سەرچاوەیەکی داهات بۆ خۆی. بە جۆرەی ئامارە نەڕەسمیەکان ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان لە نێوان 14 بۆ 16 لە سەتایە. ئەمەش بۆتە هۆی ئەوەی گەنجان ئیتر بیر لە دامەزراندن نەکەنەوە و ئێستاش سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئارەسەی دابینکردنی هەلی کارە بۆ گەنجان لە کەرتی تایبەتدا نەوەک کەرتی گشتی. لەوانەش قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم لە ڕابردوودا چەندین پرۆژەی ڕاگەیاندووە بۆ کارکردنی گەنجان لە کەرتی تایبەت و هاندانی گەنجان بۆ ئەوەی ببنە خاوەن کار و پرۆژەی خۆیان. سیروان حوسێن، کورتسان نیوز، هەولێر.